وەک کاندیدایەک دۆناڵد ترامپ بە جددی لایەنی جێبەجێکردنی یاسا دەگرێت. من کاندیدای بڕیار و یاسام. هێرش بۆ سەر جێبەجێکردنی یاسا، هێرش بۆ سەر هەموو ئەمریکیەکانە. وەک سەرۆک کۆمارێک ترامپ خۆی لە تانەوەشاندن لە FBI ناپارێزێت و تویت دەکات بەڕێوەبەرایەتی و لێکۆڵەرانی FBI و وەزارەتی دادوەری لێکۆڵینەوە پیرۆزەکانیان بە قازانجی دموکراتەکان و دژایەتی کۆماری خوازەکان کردووەتە گەمەیەکی سیاسی. تاوانبارکردن ئاوا بە شێوەی ئاشکرا لە زاری سەرۆک کۆمارێکی ئەمریکاوە لە وڵاتێک کە بە درێژایی ساڵان جێبەجێکردنی یاسا بێلایەن بووە و بەشەکان دەسەڵات دەستێوەردانیان لە کار یەکتر نەکردووە بێوێنەیە. ئەم قسانەی ترامپ دوای ئەوە هاتە کۆماری خوازانی کۆنگرێس نووسراوەیەکیان بڵاو کردەوە کە تێیدا بانگەشەی ئەوە دەکرێت کە FBI لە لێکۆڵینەوە گەلێک کەڵکی وەرگردووە کە حەزبی دموکرات پشتگیری دراوی لێکردووە و حکمی چاودێری دادگا بەپێی ئەو لێکۆڵینەوانە دراوەتە FBI. FBI هاوینی 2016 لێکۆڵینەوەیکی زانیاری نهێنی سەبارەت بە کەمپێنی ترامپ دەست پێ کرد. دواتر ئەوان بەپێی ئەو لێکۆڵینەوانەی لەلایەن حیزبی دموکراتە و کەمپێنی هیلاری کلینتۆنەوە پشتگیری دەکرا. بڕیارێکی یاسایان وەرگرت بۆ چاودێری کەسێک لە کەمپێنی ترامپدا. FBI دەڵێت نیگەرانی زۆر جددی هەیە سەبارەت بەم نووسراوەیە کە ڕاستی حاشا هەڵنەگرەکانی لەبەرچاو نەگرتووە. دموکراتەکانیش ئەم بەڵگەیە بە نوقسانێکی شەرمەزاری و بە هەڵە تێگەیشتن لە یاسا دەزانن. حەز ناکرێت چاودێری هەبێت. حەزی ئەوانکاری سیاسی لە FBI بۆ خزمەتکردن بە سەرۆک کۆمارە. تەنانەت هەندێک لە کۆماری خوازەکان نیگرانی خۆیان سەبارەت بەم نووسراوەیە دەربڕیوە بۆ وێنە سیناتۆر سوزان کالینز دەڵێت هاوکاری دوو حزبی و لێکۆڵینەوەی ورد و جددی ڕێگایەکی باشترە بۆ درێژدان بەم پرۆسەیە. ترامپ توییتی کردووە کە ئەم نووسراوەیە پشڕاستی دەکاتەوە کە ئەو لە فایلی دەستێوەردانی رووسیا لە هەڵبژاردنەکان بێتاوانە. ئەمەش لە کاتێکدا راپۆرتێکی زۆر هەیە سەبارەت بەوەی کە ترامپ دەیەوێت جێگری دادوەری گشتی و ڕابرد مولر لێکۆڵەری تایبەت لەسەر کارۆلانێت. ئەم نووسراوەی FBI وەزارەتی دادوەری تاوانبار ناکات. هەروەها لێکۆڵینەوەکانی مۆلێر و جێگری دادوەری گشتی سەرکۆنە ناکات. لە نێوانی ئەم ئاڵۆزێدا سەرۆکی FBI کە ترامپ دایمەرزاندووە داوای لە هاوکارانی کردووە درێژە بدەن بە ئەرکی سەرشانی خۆیان سربەخۆ و بەپێی یاسا و ڕێنماییەکان. لە هەمان کاتدا دیموکراتەکان هۆشداری ئەو دەدەن کە کۆکردنەوەی زانیاری ئاوا دەکەوێتە مەترسیەوە. سەرچاوەکان بەهۆی ئەوەی کۆماری خوازەکان لەو کۆمیتەیە دەیکەن خەریکی لە نێوچوونن. ئەمە کێشە بۆ ئاسایشی وڵات دروست دەکات. لە بەرامبەردا کۆماری خوازەکان کە پشتگیری ئەم نووسراوایان کردووە بانگەشەی ئەوە دەکەن کە بە تێشخستنە سەر ئەوەی کە چۆن دەسەڵاتی ئەمریکا سیخۆری هاوڵاتیان دەکات پشتگیری لە ئازادی مەدەنی دەکەن.